براوی خۆی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی زیاتر لە هەفتەیەکە بەشێک لە مامۆسایانی وانە بێژ لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد و داوا دەکەن بکرێن بە گرێبەست یاخود دابمەزیرن، بەڵام تاکو ئێستا حکوومەت وەڵامی مامۆسایانی وانە بێژی نەداوەتەوە لە کاتێکە تاقیکردنەوەی وەرزی یەکەم نزیک بۆتەوە. لە بەرنامە ئەمڕۆ سەرسەرەوە دەکەین بۆچی حکوومەت وەڵامی مامۆسایانی وانە بێژ ناداتەوە کە ژمارەیان 32,000 و تاکو ئێستا بۆچی بەڵێنەکان لە ئەنجومەنی وەزیران چەقی و هەر ساڵە و بەڵێنێک بە مامۆسایانی وانە بێژ دەدرێت، یاخود ساڵانە بۆچی نزیکەی 1000 مامۆستا خانشین دەبن ئەو مامۆسایانە ناخرێنە شوێنی بە دامەزرانی هەمیشەی ناخرێنە شوێنی ئەو مامۆستا خانشینان. لەگەڵ هەرێک لە بەڕێزان محەممەد کەمال نوێنەری مامۆسایانی وانە بێژ و مامۆستا عەتا ئەحمەد جێگری سەرۆکیەکێتی مامۆسایان لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە نەوزاد عومەر ئەندامی ئەنجومەنی باڵای مامۆسایانی پێشەنگ قسە لەسەر گرفتی مامۆسایانی وانە بێژ، هەروە دواتریش قسە لەسەر مەسەلەی پلە بەرزکردنەوە و گرفتە پەروەردەکانیش دەکەین. سوپاسی ئامادەبوون تا دەکەین کاک مامۆستا محەممەد بە خێرمێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بۆچی ئێوە دووبارە دەستان داوەتەوە بایکۆت بە تایبەتی لەم تەوقیتە کە نزیکی تاقیکردنەوەی وەرزی یەکەمە بەو کارەکەی چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریتان وە بۆ گرنگیدانتان بە پەروەردە و بە مامۆسایان و لە ناویشیە مامۆسایانی وانە بێژ. وەڵاهی ئێمە لە سەرەتای خوێندنی ئەم ساڵە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە وەکو نوێنەرانی مامۆسایانی وانە بێژ بەیاننامەی هۆشداری خۆمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت بۆ وەزارەتی پەروەردە خوێندەوە کە مامۆسایانی وانە بێژ دەستیان کردوێتەوە بە خوێندن، بەڵام هەمیشە لە بەردەمی ئەگەری بایکۆتکردنی پرۆسەی خوێندندان لەبەرەوەی داواکاریەکانیان هێشتا وەستاوە و هەنگاوێک نەچۆتە پێشەوە. ئەم هۆشداریەماندا لە سەرەتای خوێندنی ئەم ساڵام هۆشداریەماندا و ڕامان گەیاند مامۆسایانی وانە بێژ لە چرکە ساتێکی هەستیاری خوێندنی ئەم ساڵدا ئەگەری هەیە پرۆسەی پەروەردە پەک بخەن و لایانی پەروەردەی و ئەو کەسانی خەمخۆری پەروەردەی ئەو وڵاتن هۆشداری دەدەین مامۆسایانی وانە بێژ بەرگەی ئەم فشارە مادی و دەرونیە ناگرن لە ناو پرۆسەی خوێندندا کە ئێستا تێیدان وە کاتە هەستیارەکەشمان ئەم کاتە بوو کە پێش تاقیکردنەوەی وەرزی یەکەم بوو، چونکە تۆ کە بە 530 یاداشت لەگەڵ مامۆسایانی وانە بێژ کە داویانە بە جەنابێت تێنەگەیت و بە چەندین کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی پەروەردەیی بەرپرسانی حکومی تەنانەت کارگەشتەوەی پەنابەرین بۆ بەرپرسانی حیزبی تێنەگەیت مامۆسایانی وانە بێژ چەکیان بەدەستەوەیە و چەکەکەش بایکۆتی ئەو پرۆسە پیرۆزەیە کە ناوی پرۆسەی پەروەردەیە و دەتوانن لە حاڵەتی حساسیشە ئەم بایکۆتە بکەن کە ینی من وەکو خۆمەک مامۆستا محەممەد بەرپرسی پەروەردەیی نەماوە لەگەڵ یادادەنیشم، لەگەڵ سەرۆکی پەرلەمانە دانیشتنمان کردووە، لەگەڵ ئەندامانی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان دانیشتنمان کردووە، لەگەڵ خودی وەزیرە دوو جار دانیشتنمان کردووە، لەگەڵ ئەنجومەنی ڕاژەیە دوو جار دانیشتنمان کردووە، لەگەڵ بەڕێوەبەری هەموو پەروەردەکانە دانیشتنمان کردووە، لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دانیشتنمان کردووە. باشە تۆ کە گرێیەکی تر بەدەست ناکرێتەوە بێت تۆ بەدان بیکەیتەوە و تۆ باکت نییە بەوەی کە تا کەی بەتەمای ئەم پرۆسە پیرۆزە لەسەر شانی ئەم مامۆساوانە بێژانە بەڕێوەبەری بۆیە بڕیاری خۆمان بایکۆتەکە سەرتاسەر یاخود بۆ تیم ناوچەکانی نەگرتوەوە ئەو بایکۆتە کاریگەری دەبێت بەم شێوێ. من پرسیارەکە ئەگەر جملەکەم تەواوکەم ئێمە فعلا لەم کاتەیە دەزەدەینە ئەمە لەبەرەوەی کە چار نەماوە یانی چار نەماوە تۆ گوێگرێکی باش نیت و خەمخۆرێکی دڵسۆزی پەروەردە نیت خەمخۆرێکی فەرمانبەرە پەروەردەیەکانی ناو قوتابخانە و باخچە و خوێندنگاکانت نیت نا بە پێچەوانەوە بە بۆچوونی من ئێستا بایکۆت دەسی پێ نەکردووە ئێستا بایکۆت دەسی پێ نەکردووە ئەوەی کە ئێستا هەیە لە ناو بەشێک لە پەروەردەکانە هۆشداریدانێکی سەرەتاییە وەکو کورد دەڵێ ئەمە سووبی ئەو خواردنەیە کە بایکۆتی سەرتاسەری مامۆسایانی وانە بێژ بەڕێوەیە و ئێمە پەروەردەکارین ئاگامان لە بەرژەوەندی گشتی پەروەردە و مناڵەکانی ئەم نیشتیمانە هەیە نەخێر ئێستا بایکۆت دەسی پێ نەکردووە چەند پەروەردەیەک دەستیان کردو بە بایکۆت و ئەم شەپۆلە درێژە دەکێشێ و وەزارەتی پەروەردە هەموو کات لە لەحزەی ئەوە داوێت کە مامۆسایانی وانە بێژ بایکۆت هەکەن چونکە تۆ بەڵێنەکانت نابیتە سەر هەمیشە قورئان فەرمێ یەقولون ما لا تفعلون هەمیشە سپاست کردووە بەڵێنی بێکردەوەت داوە بۆیە هەر زیانێک بەر پرۆسەی پەروەردە بکەوێ لە وەرزی دووهەمدا دیسان
وەزارەتی پەروەردە تاوانباری یەکەمی ئەو زیانانە. بەزی سداوەکاریەکەتان بە پوختی لەکوێ؟ ینی پرۆژەی وەزارەتی پەروەردە بەپێی بە دواداچوونی نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ، بەپێی بە دواداچوونی خۆمانەوە، بەپێی ئەو لە دوانەی کە کاتژمێرێک پێش ئێستا سەرۆکی ئەنجومەنی ڕاژە ڕایگەیاند، کاری ئێمە ئێستا لە ناو ئەنجومەنی ڕاژەدایە. وەزارەتی پەروەردە بابەتی ئێمەی خسۆتە ناو ئەنجومەنی ڕاژە کە کارمان لەسەر بکە. ئەوەی کە خاوی کردوێتەوە ئەم دۆخە ئەوەیە کە بەتەنیا وەزارەتی پەروەردە نییە. ئەنجومەنی ڕاژە ئەنجومەنێکە 3 مانگە دامەزراوە بۆ ڕێخستنەوەی میلاکاتی تەواوی وەزارەتەکان. بەڵام بێ ئاگا لەوەی کە وەزارەتی پەروەردە ئەم خاوە فریای ناکەوێت. یعنی گرفتی ئێمە باڵای گرفتی ئێمە بەرزترە لە باڵای خۆی بەڵێ لە چاپێکەوتنەکەش گرت، ینی پێوەستی کردوەوە بە بودجەی 2023 کە 9 ساڵە یاسای بودجە ئەسڵان لە کوردستانە هەر نییە 9 ساڵە. لەوێ دەڵێ بەپێی ئەگەر یاسای بودجە پەسەند بکرێەوە تەرخانی دارایی هەبێ لەلایەن وەزارەتی دارایی میلاکی چۆڵ هەبێ، کێشی مامۆسانی وانەبێژ گرێبەست هەوڵی چارەسەرکردن. گومانم نییە ئەم قسەیە لە ڕووی ئیداریەوە ڕاستە ئەوە پێی ئەچێ، بەڵام پرسیارەکە لەوەدا تا ئێستا بۆ نەتان کردووە. یانی تۆمە ساڵێک نییە وانەبێژت هەیە، تۆ 12 ساڵەوە کابینەکانی پێشووتر وێمە و لەگەڵ وەزیری پێشووتری شاهەر دانیشتنمان هەبوو لەسەرم بابەتە، بەس تا ئێستا بۆ ئەمەد نەکردووە. پرسیارەکە ئەمەیە، بەڵام نا ئەم بایکۆتە پاڵێکی ناوە بە کێشەی ئێمەوە و لەگەڵ ئێمەشدا فەرمانبەرانی گرێبەستی سوودمەندە بن لەم بابەتەوە. ئێستا خودی کاک شێخ سیراج کە پیاوێکی خوێنەوارە و لە دەرەوە بۆ من 2 دانیشتن لەگەڵ یا دانیشتوم، دانی بۆ دانا کە فشاری مامۆسایانی وانەبێژ وای کردووە کە ئێمە زووتر دەست بکەین بەکارەکانی خۆمان لە ئەنجومەنی ڕاست. ڕاستەکەم دێم وڵات مامۆستا ئاتا جەنابیش بەخێر بیت. ئێوە کویەکێتی مامۆسایان چیتان کردو بۆ مامۆسایانی وانەبێژ؟ بۆچی داواکاریەکان جێبەجێ ناکرێ؟ 32,000 مامۆسای وانەبێژ لە کوردستان ژمارەیەکی زۆرە، بۆچی لانی کەم ناکرێن بە گرێبەست، ینی دەستی بە داواکاریەکانیان دەکرێت؟ بەناوی خۆی گەورە سڵاوتان لەبێ، سڵاو لە سەرجەم مامۆسایانی خۆشەویست، بەتایبەتی مامۆسایانی وانەبێژ کە چەندین ساڵە بەدەم بەرز ناحەقی حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر بە وەزارەتی پەروەردە و داراییەوە ئەناڵێنن بەڕاستی دەستیان پێەکەن، شەڕێکی دەرونیان لەگەڵاکەن، باکیان پێیان نییە. بەڵام من هەرە ناڵم ئەوان نەک باکیان بەوانە بێژ نییە بە سەراحەت، بە هیچ فەرمانبەرێکی حکوومەت نییە، بە مامۆسای میلاکیش نییە. ئەوان ئەسڵان باکیان هەر بە پرۆسی پەروەردە سەتاسەری نییە. پرۆسی پەروەردە لە لای حکوومەتی هەرێم ئەولەوێتی نییە، چونکە تا ئێستا تۆ بتوێنێتەوە هیچ بودجەیەکی نییە تا ئێستا، بێجگە لەو موچێکە دابەشەکرێ ئەش بۆ نیوە ناچە لە دابەشەکە کووا، یعنی من نەمبیستەوە لە سا 2 لە سا 3 بودجەی حکوومەتی هەرێم بۆ پرۆسی پەروەردە و بۆ توێژینەوەی زانستی و بۆ بەرەو پێشبردننی ئەم ئیشەیە نەخێر. کەواتە پەروەردە لای ئەوان شتێکی لاوەچیە، هەر بەڕێ بکرێ هەچۆنێ بێ ئەوەیە هینەکە. لەبەرەوە کاتێک وانەبێژ ینی 8-9 ساڵە من وانەبێژدانم 8 ساڵ و 9 ساڵ و 10 ساڵە وانەبێژە حکوومەت تا ئێستا گوێی لێ نەگرێت و ئاوڕی لێ نایەوەتەوە لە معانات و لە کێشە و گرفتەکانی، یعنی بەڕاستی جێی سەرسوڕمانە، یعنی جێی سەرسوڕمانە، یعنی کە ئەمە خۆی ناوبنێ حکوومەت، ئەمە خۆی بناوبنێ بەرپرس لە ئایندەی ئەم وڵاتە، چکە پرۆسی پەروەردە ئایندەی ئەم وڵاتی پێوە بەسراوەتەوە، پەروەردینەوەکانە. لێرە باسی مافی کۆمەڵە مامۆسای وانەبێژ نییە کە ئەچنە لادەیەک بە 350,000 بە 400,000 نیوەی پارەکان بەکرێ و هاتوچۆ ئەیەن بەشی خطورەتی ڕێگە ئیتر هیچ شتێک ینی نەمافی بڕوانامیان ئەدرێتە نەهی خێزانداریان ئەدرێتن هیچ شتێک، ینی ئەوەی کە ئەندرێتێ ینی ئەسڵەن یەک لە سەردەی ئەو ئەرکەنێکە جێبەجێیەکەن ئەوان. لێرە باسی کار حەکیم ئەوە نییە کە ئەمانە مافیان خراوە، بێژگەلەوەی کە ئەمە مافیا بێڕێزیکردنە بەرامبەر پرۆسی پەروەردەش. بۆ بێڕێزی ئەوەیە کە تۆ مامۆسایکی وانەبێژ قەلەقە، هەر دقەیەک معارەدە بۆ دەرکردن، هەر دقەیەک معارەدە بڵێ تۆ زیادەی تۆم ناوێت. هەر ئەم ساڵ بینیمان دەیان وانەبێژ ئیزم درراوە، دایان وانەبێژ نێراوەتەوە بۆ ماڵەوە کە ئەمان هەمووی دەرچووی زانکۆن. لەو لاشەوە بەدایان کەس لە سلکی عسکەری ئەمنیا بەردەوامدا ئەمەدرێت. یعنی من دایان کەسە ناسم کە هەر یەکسەر بەنایی لە بریدانان مەسەڵەن مفاوەزەیە کە سەفەرەیەکە یان نایکا ئیشەکەی یەکسەری تێکخەنە جێگەی بە موچێکی زۆرەوە. هەر لەو ئەو حکوومەتێکی کاڵێ پارەم نییە
دەیان ساری گرانبەهای 2022 ئەوانە ئەکرێ بۆ بەرپرسەکان وانە ئەی بۆ ئەگە پارە نییە بوو ئەمانە تەخشان و پەخشان بە پاراکی لەلایەک و لەلایشەوە مامۆستایەکە هەموو خزمەتە پێشکەشەکە پێی ڕەوا نبینی بیکەی بەگرێ بێت مای 500,000 بێت 600,000 بێت بەس ئەو 32,000 ئێستا پێویستی وەزارەتی پەروەردنێک کە هەمویان بکرێن بە دامەزراندن ینی ئەگەر پێویست نیە بۆچی تۆ 32,000 ینی شوێنت تێ مامۆساوانە بڵێتەوە بەتەکید ئێستا پەروەردەکانی دەرەوە لە سا هەفتا بەرەوەسەری وانە پێشی بابڕێەوە یعنی وانە بێت بێتە دەرەوە لە پرۆسی پەروەردەتی پەروەردە پێشەکەوێت لە سا 20 وەزارەتی پەروەردەوانە بێژە لە سا 20 زۆر زۆرە لە 130,000 لە سا 20 بەرەوسەری شەکات باشە لەبەرەوە بەڕاستی حکومت کەم تەرخەمەوە مقەسیرەوە تاوانبارەوە بەڕاستی غەڵەتێکی استراتیژی شەکە بەرامبەر ئێوە چۆن دەبین ئێستا سەرۆکی ئەنجومەنی ڕاژە دەڵێ ئەگەر پرۆژە یاسای 2023 پەسەند بکرێت بودجە تەرخان بکرێت بڵێن لانی دارایی بە پێی میلاکات ینی خەم لە مامۆسانی وانە بێژ و گرێ بەس ئەوانە بخۆن جملەی نەبوو بەس یاریکردنێکی ترە دواخستنی مەوزوعەکەیە مراوەغەکردنێکی ترە ئەم خەڵکە سەرقاڵکەن تۆ 9 ساڵە کەسیدا نەمەزراندووە بڕۆ مەکتەبەکان نە فەراشی تیاماوە نە باخەوانی تیاماوە نە پاسەوانی تیاماوە هەمووی بەڕاهین بووە حاڵەتە شەیە باخەوان حکومت من پێ دەڵم هیچ شتێکی بۆ پەروەردە ناکات هەیە لەسەر بودجەی خوێنکاران کارگوزار هەبێ ینی خۆیان پارە کۆکەنەوە بابەتێکی درۆ درێژە مدیر و مامۆستا بۆ بە سوالکەر خەیکی سوالکردنە ئەبێ پارە کۆکاتەوە و پارە پێیاکە مەکتەب تەعمیرکە مەکتەب بۆیە بکە کورە کارەبا چاکە بێ ئاوڕاکێشێ ینی هەموو شتێ خۆیانن ئەمڕۆ حکومەت چی ئەکا بۆ پرۆسی پەروەردە یان لەبەرەوە بەڕاستی ئەفویسی بڵێ یەکێتی مامۆستایان تەمەعاً لەم گلەی شێر لە یەکێتی مامۆستایان وەڵی ئەگەر لە مەوزوعی وانە بێژە گلەی نەکەن بۆ چکە بڕات ئەوەی بە ئێمە کرابێ لەگەر لە شتێکا گرەیمان لەکەن لەسەر بەد دەمەیە هەوڵی هەموو هەوڵێکمان ناوە هەر لە بەیاننامەکانە لەوچە لە 20 بەیاننامە زیاتر ئێمە باسمان کردووە لە یاداشتی تایبەت بۆ وانە بێژانمانیاوە بە وەزارەتی پەروەردە و دارایی وەزارەتی ئەنجومەنی وەزیران سەردانی وەزارەتی پەروەردە نەک جارێت دەیانجا سەردانی وەزارەتی پەروەردە و دارایی ئەمانەمان کردووە کە ئەمانە مافێکی شەرعی و قانونی خوان ئەبێت دامەزێن مامۆساوان داوای هەڵوێستی ینی لەگەڵ سەر شەقام هەمویان مابەست مەرج جەنابەت نییە کە جەنابەت ڕەنگەیشت بۆ کرد بەس بەگشتی داوای هەڵوێست لە مامۆسایانی میلاک ینی هاوڵە بزن لەگەڵ چونی توێ خراوەکە ئەمەی کردوم شانەم هەوڵانی خۆییا بەد ئەم سندیکایەکە توانای بڕیاری نییە چێت سندیکایەکە فشارەکە هەوڵی خۆیە حکومەت ئەبێ بەڕاستی گوێ لەو خەڵکە بگرێ دان چیان ئەوێت دان ئەم خەڵکە لە خۆشیە هار بوون یان ئەمە حەقیقەتێکە و معانەتێکیان هەیە بێ گویان بۆ بگیرێت ڕاستەکەم دێمە خزمەتت ئەگەر هەولێر ئامادەی مامۆستا نەوزاد مامۆستا نەوزاد سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت سەرنجی بەڕێزی بزانم لەسەر ئەو کێشەی مامۆسایانی وانە بێش پێ دواییت پاساوێکی دارایی هەیە کە ئێستا مامۆسایانی وانە بێش دانەمەزرێن لە کاتێکە ئێستا دۆخە داراییەکە زۆر باشە نرخی نەوت بەرز بۆتەوە ئەنی هاوکاری هاو پەیمانان هەیە داهاتی ناو خۆ باز ڕسوما زیادی کردووە هیچ پاساوێکەکەی بە تایبەتی بۆ کەرتێکی گرنگی وەکو پەروەردە کە مامۆسایانی وارە بێش دانەمەزرێ بەنای خی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کاک حەشیم و ڕێز و سڵاو خۆشەویستیم بۆ هەردوو مامۆسایی بەڕێز مامۆسا عەتا مامۆسا محەممەد هەیە طبعاً هەردوو ئەم بەڕێزانە زۆر بە جوانی شیان کردووە سەبارەت بە مەسەلەی مامۆسایانی وانە بێژ بەداخەوە کە حکوومەت ئەمە چەندین ساڵە دەستی بە مامۆسایانی وانە بێژ دەکا هەر جارە و ناڕەزایەتیەک لە هەر شوێنێک لە هەر دەڤەرێک لە هەر منتیقەیەک لە هەر پەروەردەیەک لە هەر سنوورێک کە مامۆسایانی وانە بێژ ناچار دەبن بێنە سەر شەقام پرۆسەی پەروەردە ڕابگرن هەندێک لە بەرپرسانی لایانی پەیوەندیدار لە حکوومەت لە وەزارەت کۆمەڵێک وعد و بەڵێنی باق و بریقەدار بە مامۆسایانی وانە بێژ دەدەن بەشێک لە نوێنەرانی مامۆسایانی وانە بێژ بانجی کۆبنەوە داخراوەکانیان دەکەن کۆمەڵێک بەڵێنیان پێ دەدەن ئەم بەڵێنانەش تەنها بەداخەوە تەنها لەسەر کاغەز نووسراوە تا ئێسانەکە بەڵێنەکان جێبەجێ نەکراوە بۆیە مامۆسایانی وانە بێژ حەقی تەواویان خوراوە و مامۆسایانی وانە بێژ بەڕاستی مافیان پێشێل کراوە وەکو برای بەڕێز مامۆستا عەتا باسی لێوە کرد کە زۆرێک لە مامۆسایانی وانە بێژ ناتوانن بەردەوامی بە پرۆسەی فێرکردن بدەن لە ناوەندەکانی خوێردن لەبەرەوەی پارێکی زۆرکەمیان پێدەدرێتن و موچێکی زۆرکەمیان پێدەدرێتن ڕەنگە هەندێکیان ئەتوانن بن لەسەری قەرزار دەبنەوە چونکە هەندێکیان دوورە دەستن پێویستیان بە کرێ هاتوچەیەکە بیدەن بەشێکی زۆری لە کرێ هاتوچیان سەرفەکرێتن لە مەساریفی ڕۆژانیان سەرفەکرێتن بەداخەوە مامۆسایانی وانە بێژ حکوومەت بە جددی ئاڕووی لێ نەداینێتەوە بۆیە
هەر خۆپیشاندانێک هەر ناڕزایەتیەک لەلایەن مامۆستانی وانە بێژەوە لە هەر دەڤەرێک بکرێتن بەڕاستی ئێمە بە مافی خۆیانیان دەزانین بە حەقی خۆیانیان دەزانین بەردەوامیش پاڵپشتیمان کردوونە. بەڵێ ڕەنگە زیاتر ناڕزایەتێکە لە سنووری پارێزگای سلێمانی وەکو مەبەستم خۆپیشاندان و گرتبوونەوەوانە هەبێ لاولێری شەمان کێشەیە بەس ڕەنگە سەرکوتکاری هەبێ کە وەکو پێویست نەتوانرێت بایکۆت بکرێت لەو سنوورش هەرچەندە لێرەش بڵێن پێ بۆ خۆپیشاندان زاریوە سەرکوتکاری هەیە بڵێن بەڵێ. کاک حەکیم ئەم ساڵنا ئەم ساڵ تقریبان تانم بڵێم بەشێک ناوەنەوە لە هەندێک شوێن هەبوو لە هەندێک دەڤەر هەبووە خۆپیشاندان و ناڕزایی بەڵام پار ساڵ لە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ ماوەی 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ بە بەردەوام خۆپیشاندانی ناڕزایەتی مامۆستایانی وانەبێژ بە ڕێژەیەکی زۆر و بە ژمارەی زۆر لە زۆربەی دەڤەرەکانی سنووری هەولێر و منتیقەی بادینان و سنووری سۆران بەژاریان لەم خۆپیشاندان لەم ناڕزایەتی کردووە. ئێمە بەردەوام بۆ هەر 5 ڕۆژەکە لەگەریان لەسەر شەقام بووین لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە بەردەم پەرلەمان و هەموو پاڵپشتی خۆمان بۆ دووپات کردینەوە. بۆیە ئەتوانم بڵێم ئەو ناڕزایەتیەی ئەو حەق خورانەی کە لە دەڤەری سلێمانی هەیە لە دەڤەرەکانی تر هەیە مامۆستایان هاتوون ناچار بوونێ بێن بڕژێنە سەر شەقامەکان لە هەولێریش هەبووە لە دەوەچیش هەبووە لە سۆرانیش هەبووە لەو منتیقای کە سنووری بڵێن ئەو ناوچە ئەو ئیداری پێدەگوترێتن لێرەش هەر هەبووە بەڵام ئەتوانم بڵێم ڕەنگە زۆرێک لە سەرکوتکاری هەبووە زۆرێک لە هەڕەشە و گوڕەشە لە مامۆستایان هەبووە ناچار کراون کە بەردەوامیدان و درێژەدان بە خۆپیشاندانەکان بەداخەوە کب بکرێتەوە. لێرە و لەوێ باسەوە دەکرێت کە مامۆستانی وانەبێژ هەر ئەو ڕستێتەوە بکەم لێرە و لەوێ کە باس لەوە دەکرێتن و بەڵێنی باق و بریقەداریان پێدەدرێت ئێوە ئێستا لە ئەنجومەنی ڕاژە تاوتوێی ئەوە دەکرێت کە ئێوە بکرێن بە هەمیشەیی یان بکرێن بە گرێبەست لە حاڵەتێکدا بەداخەوە تا ئێسانێک کە ئەمانە تەنها بەڵێنێکی بێکردارن هیچیان جێبەجێ نەکراوە بۆیە ئەگەر مامۆستانی وانەبێژ حەقی تەواویان پێ نەدرێ وەکو برای بەڕێزم مامۆستا محەممەد باسی لێوە کرد بەڕاستی وەزارەتی پەروەردە ئەگەر مشوری مامۆستانی وانەبێژ نەخوا کە زیاتر لە 30,000 مامۆستای ئێستا لە ناوەندەکانی خوێندن بەردەوامیان بە پرۆسەی پەروەردە فێرکردن داوە ئەگەر بۆ ئێستا لە بەردەم پرۆسەی تاقیکردنەوەی وەرزی یەکەم داین ئەگەر مامۆستانی وانەبێژ تەنها بەردەوام بن لە خۆپیشاندان و بایکۆتی پرۆسەی تاقیکردنەوەکان بکەن بەڕاستی پرۆسەی پەروەردە فێرکردنەکەوێتە ژێر هەڕەشەوە و پێم وایە بەڕاستی پرۆسەی پەروەردە دەوەستێتن و ناتوانێتن پرۆسەی پەروەردە بەردەوام بێتن. باشە بە کورتی پاساوی دارایی دەبینین کە حکوومەت مامۆسایان دانامەزین وکو مامۆساعاتە ژاماژێ بکرد بۆچی بۆ دەستگای ئەمنی دامەزراندن هەیە لە شوێندانان هەیە بەڵام بۆ مامۆسایانی وانەبێژ بڵێن بۆ خوێندن کە ئایندەی وڵاتی پێوە وابەستەیە نەبێت. نەخێر کاک حەچی من پێم وایە هیچ مبەڕیرێکیان نییە ئێستا حکوومەت لە حاڵەتێکدایە کە ئەتوانم بڵێم داهاتی لە هەموو کاتێک زیاترە و سەرچاوەکانی دابینکردنی داهات لە نەوتیەکان و لە غەیرە نەوتیەکان بەڕاستی ئێستانێکە بودجەی وڵات زۆرە و بودجەیەکی زۆر لە بەردەستی حکوومەت هەیە بەڵام بەداخەوە یا تا ئێستا نەیتوانیوە بەڕاستی مشور لە چینێکی مافخوراوی کە چەندین ساڵە بۆ ماوەی 9 ساڵ و نزیکەی 10 ساڵە مامۆستانی وانەبێژ لە ناوەندەکانی خوێندن لە پرۆسەی پەروەردە بەردەوامن بەڵام بەداخەوە تا ئێستانێکە حکوومەت بەبێ مبەڕیر بەبێەوەی هیچ موقفێکی هەبێت نەیتوانی و مامۆستایان دامەزرێنیتە. سوپاس دەکەم دێمەوە خزمەت مامۆستا محەممەد سەبارەت بە بایکۆتی تاقیکردنەوەکان لە چەند ڕۆژە ڕابردوو دوانی بەرەو بەری گشتیە بوتی ڕەنگە ئەمە ڕوونەدات بەڵام ئەگەر ڕوودات مامۆسای میلاکێ لیژنەی تاقیکردنەوەکان هەیە پرسیارەکان دابنێ بەڵێ تاقیکردنەوەکان دابنێ ئێوە بڕیارتاندا پرسیار و شتدانێن بۆ وەرزی یەکەم وەڵاهی تا ئەم دقەی کە ئێمە قساگەین بەشێک لە پەروەردەکان پرسیاریان تەسلیم نەکردووە و بەردەوامیشن سبەینێ ڕۆژی پێنجشەممە دیسان لە پەروەردەکان خۆپیشاندانی مامۆسایانی وانەبێژ و بایکۆتکردنی پرۆسەی خوێندن و بایکۆتکردنی پرسیارەکان دەست پێکاتەوە بەڵام ئەو لێدوانەی کە بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دای لە چەند ڕۆژی ڕابردووە بۆ میدیاکان لیدوانێکی خراپ بوو خراپەکەش لەوەدا بوو کە شکۆی مامۆسای وانەبێژ تێیدا دەشکێت و شکێندرا لەبەرەوەی تۆ وایە کە تۆ ئەڵی سەرپەرشتیارەکان و مامۆسایانی میلاک ئێمە دایانین و کۆی کە تۆ چەند ساڵی خەریکی گەنم چاندن و خزمەتکردنی بی بەڵام کەسێکی تر بێ گەنمەکەی تۆ بدوورێتەوە و ئەمە ڕێزدانەنانە بۆ ئەو ماندووبوونەی کە مامۆسایەک لەسەر سنوورێک بە بەفر و بە باران چووە خزمەتی مناڵەکەت بکە
تۆ دیژنەیەک دانی بۆ دانانی پرسیارەکان تۆ تاکەی خەریکی پینەکردنی کاروباری حکومە دەبیت. یعنی بەڕێوەبەرێکی گشتی وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی لە جێی ئەوەی کە ئەم مۆزوعە بە مۆزوعێکی جددی وەربگرێ یەکسەر ئەم حکومەتە لە ڕابردووە بەم جۆرە ئیشی کردووە هەمیشە هاتووە پینەی کردووە بۆ ئایبەکان بەبێەوەی کە بزانێ ئەمە لە شوێنێک ترەوە ئەدڕێ و ئەم بەرگە تا سەر ئەوە بە ساغی نامێنێتەوە باشە یەکێک لە کارە ناپەروەردەیەکان بە بۆ چوونی ئێمە وەکو مامۆسانی وانەبێژ وەکو بەشێک لە بەڕێوەبەر پەروەردەکانی ژەوەیە کە سەرپەرشتیارە بەڕێزەکان بێن لە جیاتی مامۆسای وانەبێژ پرسیارەکان دابنێن باش پرسیارەکە دانا ئەرێک زەحمەت نەبێت چێ دوای ئەوە وەرەقەکانی خوێندکارەکان ساحەکات وەلیژنەیەکیشت دانا بۆ ساکردنیان ئەنجا وەرزی دووهەم کە دەست پێکاتەوە ڕۆژانی خوێندکارەکانت چۆن دائانەی کە تۆ گەر ئەم مامۆسایە مامەڵەی ڕاستەوخۆی نەبێت لە پۆلەکەیە تۆ بەتەمای تاکە ئەم پینە بۆی گلەیمان هەیە گەر ئەمە ساوا بکەم گلەیمان هەیە لەسەرەوەی قوتابیش چی بکە ینی قوتابی ڕەنگە گلەیمان لەوە هەیە کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ئەو لێدوانەی لە ئاست چاوەڕوانی مامۆسانی وانەبێژان نەبوو وە گلەیمان لە بەشێکی تری بەڕێوەبەری پەروەردەکان هەیە کە بەڕاستی وەکو پێویست ڕێزی ماندووبوونی مامۆسانی وانەبێژیان نەگەر لە چەندین شوێن بۆ نمونە بەڕێوەبەری پەروەردەی گەرمیان کە من حەزەکەم باسی بکەم بەشێک لە نوێنەرانی مامۆسایانی لەو شوێنە لە شوێنەکانیان لابردووە و نوێنەرمان هەیە بەڕێوەبەرە ینی بەڕێوەبەر بووە لەسەر خۆپیشاندان و شەڵیان بردووە لەسەر بایکۆتکردن فشاریان دروست کردووە و بەڕێوەبەری پەروەردەی دوکان ئێمە نامەکانمان بۆ دێتەوە فشاریان دروست کردووە لەسەر مامۆسایان کە دەبێت بچنەوە یعنی تۆ ئێمە ئاگادارین کە پرسیارەکەی جەنابێت کە مناڵی ئەم نیشتیمانە باج ئەدا بەس نابێ ئەمە بڵێن وەڵا ئیتر ئەبێ مامۆسای وانە بێژ باج بدا تاوان سنتەرەکە مناڵە و خوێندکار سنتەری پەروەردە دەبێ هەمومان لە خزمەتیابین بەس تۆ چیەکە ینی وەکو عەرزم کردی دوای هەموو یاداشتا تۆ ناچاری دەست بۆ ئەم کارتە بەری بۆی بەڕاستی گلەیمان هەیە لەو بەڕێوەبەرە پەروەردانی لێتانەیە لە کەسوکاری قوتابیانیش جان لەیتان لە کەسوکاری قوتابیانیش هەیە نا کەسوکاری قوتابیان مافی خۆیانە داوایەوە بکەن کە خوێندکارەکان مەبەستمەوەی کە ڕەنگە چووکە بەیانامێکتان نەبوو کە داوای پشگیریتان کرد بوو داواکەین بەڵام گلەیمان بەڵێ داواکەین بەڵام گلەیمان نییە لە کەسوکاری خوێندکاران هەرچەند داوامان کرد حتا مامۆسایانی دامەزراویش و گلەیمان لە بەشێکی زۆر لە بەڕێوەبەرەکان هەیە لە کاتێکا بۆ پلەبەرزکردنەوەی مامۆستا دامەزراوەکان ئامادەن بایکۆت لەگەڵ هاوڕێ میلاکەکانیان بکەن بەڵام کاتێک مامۆسای وانەبێژە چ داوای مافەکەی خۆی بکە ئامادە نییە پشتگیری بکەوە بە مامۆسای ڕسمی خۆی 32,000 وانەبێژە بێ هەمویان بەیەکەوە بێنە سەر شەقام کێشەکەتان چارەسەر نابێ ناوخۆشتان هەواڵوێستی هەیە وەکو پێویست لەگەڵ ئەو بۆ چوونە نیم کە دەبێ هەموو 32,000 مامۆسای وانەبێژ بێتە سەرجادە باشە و ئەمە بۆ ئەدێکی پەروەردەیی هەیە هەمیشە کەمینەکان دڵسۆزن و کەمینەکان خەمخۆری کۆمەڵێکی زۆرینن و ساڵی پار ئەزمونمان هەیە کە 2000 مامۆسای وانەبێژ کە هەڵوێستیان هەبوو بە شەوانەیان گۆڕی بۆ مەقتوعی مامۆسانی وانەبێژ و لە دنیا شەوایە یعنی دڵسۆزەکان کەمن مەسەلەن فەیلسوفەکان کەمن پێغەمبەرەکان کەمن مەسەلەن شاعیرە باشەکان کەمن ئەو کەمینانە دێن لەسەر حسابی خۆیان مشوری زۆری ناخۆن و ئەو هەڵوێستەی کە ئێستا پارێزگای سلێمانی و پەروەردەکانی پارێزگای سلێمانی بە شانازیەوە بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە سوودەکەی ئەگەڕێتەوە بۆ زۆرینەی مامۆسایانی وانەبێژ و هەر 2000ەکە سوودمەند دەبن و ئەوان ڕاستە دۆخێکی سیاسی دۆخێکی چەپاندن وەکو جەنابەت فەرمود لەو دەڤەرە هەیە بەڵام دوجار معاناتەکە لە گوندێکی دووری زاخۆوە هەتا دوورترین گوندی شارۆچکێکی وەکو کفری یەک معاناتەوە هەر کەسێ قسەی لێ فەرزێکی کیفایە کاتێک مامۆسایانی وانەبێژ لە سلێمانی داوایەکەن داوای هەموو مامۆسایانی وانەبێژ دێمە خزمەتان سوپاس دەکەم مامۆستا ئەتا سەبارەت بە بڵێنە شوێندانان هەیە ئێستا بۆ نمونە یاخود فەراغی چۆڵ هەیە مامۆسایان بکرێنە هەمیشەی مامۆسایانی وانەبێژ و سەبارەت بۆش کە وتت بودجێ پێویستنی بۆ پەروەردە ئەمڕۆ ڕاگەیەنراوی وەزارەتی پەروەردە بوو لەسەر داهاتی حانوتەکان ینی 5 ملیار و شتێک زیاتر لە 5 میلیارە تەنایی سنووری پارێزگای سلێمانی و هەڵابجە ڕەنگە بە هەولێر و دۆ بچێتە 15 میلیار کە دەڵێ ناگەڕێتەوە وەزارەتی پەروەردە و بۆ پەروەردە و قوتابخانەکان خەرج دەکرێتەوە ئەو داهاتە والله پەروەردە طبعا نادەم قسەیەک هێڵە بە حوشتریان نادەم پشتی خوارەوتی داچوم ڕاستەوە وەزارەتی پەروەردە وایە وای لاتوە من شوێنی ڕاستی کەمە لە باسی حانوت هەر عیبە باسیکەن پارەی تەلەبە و مەکتەبە ئەیبەن بۆ شوێنی کە سەرفیەکەن
بەشێکی کەمی ئێنە بۆ مەکتەبەکە مەکتەبەکە بێ بچێ پارەی تر سوالکە لە شوێنێکە بۆی کەم و کورتەکانی خۆی وەرەقە لەم باوکی تەلەبە و لە کەسوکاری تەلەبە سوال ئەوە بکە مەکتەب هەیە نەوت دەبێت نەوت تۆ دەنەوتیان ناوەتە بچێت نەوتی تر پایەکە پارەی حانوتەکەی خۆی ئەبەنێن بۆ شوێنی تر ئەوە ئەنجا بنسە بودجە کەمەوە بودجێ بۆ تەرخانەکە موچە بودجە نییە ئەبێ بودجە هەبێ بۆ خولوفشیاندن بودجە هەبێ بۆ نۆژەکردنەوەی قوتابخانە بودجە هەبێ بەڕاستی بۆ پەرەپێدانی پرۆسەی پەروەردە دابیکردنی هۆکارەکانی فێرکردن یعنی بودجە هەبێ بە بەردەوام دامەزراندنی مامۆستا ساڵان کاکە لە نەوەدەکان شەکە شەڕی ناوخۆ و دارایی زۆر لەو پەڕی خێرا نەبووە بەردەوام دامەزراندنی مامۆستا نەوەستاوە من خۆم بە نمونە لە شوێنە سەر چاکەم کابرای سەرتار وتی وڵا داوام هێوتم لەکوێ داوام هێوتی وڵا بووم بەم فەوەزم چۆن وڵا برادێک ناسایەکمان چوە بۆ خارج مناقشەتە جێ ئەو بەم بریدانە یەکسەر کرا بەم فەوەز یەکسەر بەم فەوەز و بە 800,000 دینار ئەمە عەشورەیە لە کاتێکە ئەمە بۆتە حیمایی قوربان ناوی نەبم حیمایی کوڕی مەسوولێک کە هەر پێویست پێینی ئەسڵان تۆستی کە حیمای کوڕی مەسوود دانی دەلامێدا بەزێ بۆ حیمای کوڕی مەسوودێ بەڵام لەو مامۆستا بڵێ وڵا پارێن و تۆ دامەزرێن و بکەم بەگرێ بەست ئەمە شوورەیە بۆ حکومەت بەڕاستی ئاوا مامەڕ لەگەڵ مامۆستا پرۆسی پەروەردە مامۆستا تۆ سەدانی دەرەوڵاتیشت کردویانی لە چ لە موچە بێ چ لەم شێوازە بێ مامەڵ هەیە لەگەڵ مامۆستا لە وڵاتانی حاکیم لە وڵاتان کە خۆپشاندانێک ئەکرێ ینی خۆپشاندنی هەچی خەڵکە بێت کە خۆپشاندان کرانی پامێکی ناڕزایی هەیە گلەیەک هەیە داواکاریەک هەیە حکومەت یە مفاوەزاتەکە لەگەڵدانە ئێمە چوینەتە تورکیا چوینەتە وڵاتانی تر مفاوەزات هەیە یە حکومەت دانیشە لەگەڵ ئەم چینی توێژە ئارە چیە داخوازەکانتان مفاوەزات یەکەن ئەمان هەندێک سەرەکەن ئەوە هەندێک نەخوارە لە شوێنێکە ڕێەکەون ئێستا حکومەت نایە گوێ بگرێت نایە مفاوەزات کە لەم شاری سلێمانیە 3 مانگ بایکۆت بوو خوێندن پەکی کەوت حکومەت نەهادانیشە لەگەڵ خەڵکە بڵێ خەڵکی نەچیتانەوێت باشی نییە باچی نییە بە خەڵکی خۆی باچی نییە بە موچەخۆری خۆی بە مامۆسای خۆی یعنی ئێمە لە یادی ڕۆژی مامۆستا و یەکێتی مامۆستانە دنیای بروسکەی پیرۆزایی ئەبینی بۆمانێت پێم ماوەتتان بروسکەمان ناوێ وەرن هەنگاوە بنێن بۆ خزمەتی مامۆستا کەم باسی مامۆستا ئەەکەین نابێ هیچ کەسی وانە بێت جاکاتەوە وانە بێژ مامۆستایە ماوانە بێت لەگەم ناون مشریفەکەم منیش خریجی کولم ئەویش خریجی کولەیە عیبە بە دوو چاوی جاسێداکەین لە واقع ئەوان نییە ئەمە مهمەی ئەو مامۆسایە کە دەرچەخن ڕاتە دانەمەزاندنەکە ئەوە ستەمی حکومەتەکە کردێتی باشە کەواتە ئەبێ حکومەت بە ڕێزەوە چاوی سەیری ئەمانە بکات خێریشان پێ ناکە ئەمانە کوڕی ئەم وڵاتان کچی ئەم وڵاتەن یان خزمەتەکەن وەرە بە مقابلی خزمەتەکەی خۆم حەقی خۆم بەرێ منەتی ناوێ ینی بەس ئەو هەموو مامۆستای خان نشین دەبن ئەو زانینجێکی ساڵان باسی 1000 مامۆستا دەکرێت عددێکی زۆر وڵای عددەکە بیزەبت نازانم بەڵام ژمارەی زۆرە ئەم هەر ساڵە بەس بە قەدەر خانە نشینەکان خەڵکدا مەزرایە بگرا بەگێ بەس یەک درێن کەڵەکە بوونە دروست نابڵێ کۆچ بۆ دەروی وڵات و باشە عەلا کولین ینی بەڕاستی کاک حەکیم منوکو قسەیەکم ینی ئەم بەشێکی علاقی بە مامۆستای وانەبێژێ کە حەقیان خودداوە بەڵام پرۆسەی پەروەردە بەم پینە و پەڕۆیە ناچێت بەڕێوە بەم پینە و پەڕۆی و فێڵکردن و خەڵەتاندن و ئێرا ساڵێکی تر و ئەم ساڵ شتێکتان بۆکەین و بزانین چۆنە بێ و دراسەیەکەین و کۆبوونە ئەمانە یاریکردنە بە هینی خەڵک بە حاڵەتی دەرونی ئەم مامۆستایانە بەڕاستی بەرە ڕێک بە سەراحەت بڵێ من ئیمکانیاتم هەیە ئەم ساڵ 500 کەس دامەزرێنم ئەم ساڵ 1000 کەس ئەم ساڵ 5000 کەس هەنگاو بە هەنگاو چارەسەر ئەم کێشەیە بێت ناوی ئەم کێشەی هەروە بمێنێتەوە هەتایە باڵ سوپاس دەکەم دێمەوڵات مامۆستا نەوزاد سەبارەت بە وەزارەتی پەروەردە ڕۆڵی وەزارەتی پەروەردە چیە بۆ مامۆسایانی وانەبێژ بێ پرۆسەی پەروەردە بێت ینی بۆ چێستا ئێمە سەیر دەکەین نەکەر وەزارەتی پەروەردە زۆربەی وەزارەتەکان هەرچی باسی دەکەن لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکومەتیان دەبێتێتە ئەنجومەنی وەزیران ئێستا باز لە پرۆژەی وەزارەتی پەروەردەکە بۆ مامۆسایانی بۆ نمونەوانەبێژ دەڵێن لە ئەنجومەنی ڕاژەیە دوای دەبێتێتە ئەنجومەنی وەزیران موافقەت بکرێ ینی ئەو هەموو کورتنەوەی دەسەڵاتی وەزیرەکان بۆچیە بەنسبەت وەزارەتی پەروەردەش بۆ مامۆسایانی وانەبێژ بۆ لایەنەکانی تر بڵێین کاک حەکیم یعنی زۆر سێرە یعنی حکومەتی ئێمە بەداخەوە یعنی گوێ لە هیچ چینێک ناگرێت لە ناو کۆمەلگای ئێمەدا یعنی مامۆستا دێتە سەرزادە باچی بە مامۆستانیە مامۆستا بایکۆت دەکا ناوەندەکانی خوێندن جێ دێ هەڵی باچی بە مامۆستانیە مامۆستای وانەبێژەوە چەندین ساڵە بەو قوربەسەریە بەو کۆڵە مەرجیە یعنی لەو شوێنە دوورە دەستانە بە تایبەتی کە بەو بەڕێزانە ئاماژیان پێ کرد یعنی بڵێن ئەو شوێنانەی کە دەرەوەی شارن نزیکەی 170 مامۆستای وانەبێژ بەڕێوەی دەباتن مامۆستای وانەبێژ دێتە سەرزادە داوای بایکۆ دەکات داوای حەق خۆی دەکاتن
ئەو حکومەتە باچی نییە گوێ لێ ڕناگریتن یعنی منازانم ئەو حکومەتی ئێمە کەی دەیەوێتن ئەو هەموو کەم و کوڕی ئەو هەموو کەلێنە لە وەزارەتی پەروەردە ساڵانە کە هیچیشی چارەسەر ناکرێ یعنی هیچی معالەجە ناکرێتن هەر کەڵەکە دەبیتن قەیران لە دوای قەیران کێشە لە دوای کێشە دێتە سەری هیچی چارەسەر نەکراوە پینۆپەڕۆی بۆ دەکرێتن بەم پینۆپەڕۆیە حکوومەتداری ناکرێت بەم پینۆپەڕۆیە وەزارەتێک بەڕێوە ناسیتن کاکە وەزارەتی پەروەردە وەزارەتێکی گەورەی لە وڵاتانە یعنی تو تەمەشاکە ئەو وڵاتانە ساڵانە بودجەیەکی گەورە بەقەدەر بودجێ وەزارەتی دیفاعتانە برێ مەگەر کەمتر بێ زیاتر نییە بۆ وەزارەت بۆ کەرتی پەروەردە و بۆ سێکتەری پەروەردە دابین دەکرێتن بەڵام بەداخەوە ئەوە بۆ ماوەی نزیکەی 10 ساڵ دەچێتن هەتا ئێسانێکمە هەر بودجەمان نییە هەر بودجەیەک بۆ وەزارەتی پەروەردە تەخمین نەکراوە دابین نەکراوە ئینجا بۆ یاخکردنەوەی قوتابخانەکان بە کەس و کاری قوتابی دەکرێتن تعمیرکردنەوەی قوتابخانەکان بە کەسێکی خێرخواز دەست پێ دێتن کە دەبێت داوای قەرز و خۆڵی لێ بکەیت داوای سەدەقەی لێ بکەیت و مەسەن دروستکردنی قوتابخانە کەسێکی دەوڵەمەند و بازرگانێک دێدەیکاتن یعنی ئەمانە بەڕاستی هیچی ئیشی خەڵک نییە کە خۆ ڕێز و حرمەتمان بۆ خەڵکی خێرخواز هەیە کە بیکە ئەمە بەڕاستی کارێکی دڵسۆزی و کارێکی یعنی ئینسانی و دینداریە بەڵام ئەمە ئەرچی چێ ئەمە ئەرچی حکوومەتە ئەمە ئەرچی وەزارەتی پەروەردەی ئەرچی لایانی پەیوەندیەکانە کە بێن ساڵانە بودجەیەک تەخمین بکەن بۆ دابینکردنی ئەم کەم و کوڕیانە ئەم کەم و کوڕانەیە کە لە ناوەندەکانی خوێندن هەیە وەکو باسمای کاکە ژینگەی قوتابخانەکان سەیری کە ئێستانێک کە تو داتاکان چمان پێ دەڵێ یعنی ژینگەی قوتابخانەکان ئەتوانم بڵێم 170 بەکەلکی ئەوە نایەتن لە هاویندا دەرسی تێدا ناخوێنرێتن لە زستاندا لەسەرمان تەڵەبە قوتابی قوڕ بەسەر ناتانی تێدا بخوێنێتن یعنی مامۆستا خواخوایەتی بدایەتی دەوام لەبەر گەرما خواخوایەتی دەوام دەست پێ نەکات و تاوەکو چکە ئامێرێکی فێنێکەرەوە نییە لە ناو ناوەندەکانی خوێندن بۆی ئەو قوتابێ بتوانی بە شێوەیەکی ئاسوودە و لە ژینگەیەکی لەبار بتوانی پرۆسی پەروەردە فێرکردن بەڕێ بکاتن و لە زستانیشدا بە هەمان شێوە یعنی گیرۆدەی ئەوە دەبێتن کە نەفت نییە داگیرسێنیتن یان ئامێرەکانی گەرمکردنەوە نیە لە ناوەندەکانی خوێندن حکوومەت بەم شێوەیە ساڵانە یعنی دەستی بێ دەکاتن بەو شێوەیە وای کردووە کە پرۆسی پەروەردە نەکەنگاوی ناوە ئەتوانم بڵێم زۆر بەرەو دوا ڕۆیشتووە ئەو بەڵێنانی کە حکوومەت دەیداتن هەم بۆ مامۆسایانی وانەبێژ بەڵێ کاچن بەڵێ ناوبڕێکم هەیە ڕکلامێکمان هەیە دێمەوە لاتان مامۆسا لەسەر قسە دەکەین ڕۆڵی وەزارەتی پەروەردە سەڵاتەکانی دێمەوە لاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافرسە دەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جپسینینی کامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاوتان لەبێت بینیرانی بەڕست ماوەسە نەوزات ویست باسی بەڵێن حکومت کە وەرەسەر وەزارەتی پەروەردە بڵێن دەسەڵاتەکانی ینی بەعام وەزارەتەکانیش بۆچی دەسەڵاتی وەکو پێویست دەسەڵات شۆڕ نەکراوەتەوە بۆ دامەزراندن بێت بۆ بودجە بێ وەکو پێویست هەموو هەر بگەڕێتەوە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرە؟ کاک حەچیم جا گرفتی ئەو حکومەتەی ئێمە ئەم کابینێ ئەوەیە کە دەسەڵاتەکان لە شارەکاندا یعنی شۆڕ نەکراوەتەوە تا لە دەستی خودی وەزیریش وەرگیرایتەوە وەزیرێک ناتوانانی دەسەڵاتی ئەوەی نییە کە فەرمانبەرێک بگوازێتەوە یان مامۆستایەک دامەزرێنیان یان بۆ نمونە کەسێک لە شوێنێک بۆ شوێنێشکە بگوازێتەوە یعنی ئەمە گرفتێکی گەورەیە بۆچی یعنی دامەزراندن یان گواستنەوە لە شوێنێکی دوورە دەستی وەکو بۆ نمونە وەکو مەثەڵەن چەمسەماڵ هەیە یان وەکو شارباژێر یان شوێنێکی وەکو پێنجێن مامۆستا دەبێت بۆ مامەڵەکردن تەنها بۆ ڕایکردنی مامەڵەکانی بێت لە هەولێر بیکاتن ئەمە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران کۆکرایتەوە بەڕاستی ئەمە یەکێک لەو گرفتانەیە کە تا ئێسانێکە دەسەڵاتەکان لەلایەن خودی حکوومەتەوە لەلایەن خودی ئەنجومەنی وەزیرانەوە شۆڕ نەکرێتەوە بۆ بەڕێوەبەراتیەکان ئەگەر بۆ بەڕێوەبەراتەکان شۆڕ بکرێتەوە بەڕاستی ئەمە ڕۆتینیاتە کەم دەکرێتەوە کاک حەچیم دەکرێت زووتر یعنی برینەکان ساڕژ بکرێ گرفتەکان چارەسەر بکرێ بەڵام کاتێک کە مامۆستا دێتە سەرجادا داوای حەقی خۆی دەکا وەزیر دەرێکا کە دەیکەین بەڵام لە دەسەڵاتی مندانیە کاتێک مامۆستانی وانە بێژ داوای حەق و مافی خۆیان دەکەن کە حەقێکی شەرعیە چەندین ساڵە خوێندنی تەواو کردووە بە موچەیەکی کەم بە پارێکی زۆر کەم لە شوێنێکی دوورەدەست دەوام دەکاتن کە حەقی دامەزرانی هەیە خودی وەزیر دەرێکا کە لە دەسەڵاتی مندانیە بەڵام هەوڵت لە بۆ دەدەم هەوڵ دەدەین لە ئەنجومەنی وەزیران ئەمە بخینە بەرنامە مامۆستا کاتێک کە مامۆستایەکی خانەنشین داوای هاوتاکردنی موچەکەی دەکاوەکو خانەنشینی بڵێن ناوەندی بەغدای لێ بکرێتن دەڵێ کاکەمە لە دەسەڵاتی ئێمە دانێ دەبێت حکومەت قەراری لێ بداتن ئەمانە بەڕاستی کۆمەڵێک گرفتی گەورن کە حکومەت نەیتوانیوە هەم دەسەڵاتی شۆڕ نەکردوێتەوە بۆ بڵێن بەڕێوەبەراتیەکان هەم خۆشی یعنی وای کردووە کە دەستی بەم قرارانە دەکاتن ئەمە وای کردووە بەڕاستی ڕۆتینیات زۆر بێتن گرفت زۆر بێتن مەشاکلەکان زۆر بێتن یعنی کاک حەچیم تو تەماشاکە مامۆستا کاتێک داوای حەقی داوای مافی خۆی دەکا کە موچە حەقی خۆیەتی یعنی ئێستا واخەری کە بەرەو تەوابوونی ساڵ دەچین ئەو موچەی وەردەگری مامۆستا نازانی ئایا ئەو موچەی کە موچەی مانگێک دەمینێتن لە ساڵی بنێن 2022 مامۆستا نازانی مەسیری ئەو موچەی چی بەسەر دێ ئایا پاشەکەوت دەکرێت ئایا پێی دەدرێتن ئایا لە مودەیەکی کەمتر لە دوای ئەو موچەیە پێی دێت حەقی ئەوە نەبوو ئێسانێکە وەکو ڕێزێک وەکو تەقدیرێک بۆ مامۆستایان کە چەندی ساڵە ماندوونە بەڕۆ موچە مامۆستا داوامی کردووە بە چارێگە موچە مامۆستا داوامی کردو بەبێ موچە داوامی کردو بە 6 ڕۆژ جارێک نیوە موچەی پێدا حەقی ئەوە نەبوو ئێستا وەکو ڕێز و حورمەتێک بڵێ کاکە ئەنجومەنی وەزیران بڵێ کاکە ئێمە بڕیارماندا بۆی ئەو موچەی مانگێکی نەفەوتێتن بەسەر یەکەوە دوو موچە دابەش دەکەین بەسەر فەرمانبەران و مامۆستایان ئەمە وەکو ڕێزێک بکرا بەیە یعنی ئایا ئەمە هیچ لە تاثیر دەکات لە حکومەت من دڵنیام تاثیر ناکات چونکە بەڕاستی داهاتێکی یەکجار زۆر هەیە کە حکومەت دەتوانی بتوانی مامۆستانی بێش دامەزرێنیتن هەم دەتوانی پاشەکەوتی مامۆستانیش بجێڕیتەوە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا محەممەد سپارت بە وانە بێژە بڵێن ئێستا و دەرکردن هەبووە ینی بۆ نمونە مامۆستایوانە بێشە بێ خزمەتێکی زۆری هەبێ بەڵام مامۆستای پێویستیان پێی نەما بێت نێر دوور خراپێتەوە حاڵەتەش هەیە سەبارەت بە موچەکەش یانی بەشی کرێهات و چۆ ئەو ناوچە دوورە دەستانە بڵێ وەڵاهی دوورخستنەوەی مامۆستای وانە بێش مەگەرەوەی کە میلاک هاتبێتەوە شوێنەکەی یان مەسەلەن خزمەتی مامۆستایەکی دامەزراو لە دەرەوەی شارەکان کۆتایی هاتبێتەوە ناو شارەکان دێتەوە ینی قانون پشتی مامۆستای دامەزراوە گرێ قانونی ساڵی 1992 کە دەبێت دوای خزمەتەکەی بێتەوە ناو شار لە حاڵەتی وە ئەجیناوەکو لابردن لەسەر ئەوەی کە خۆپیشاندانیان کردووە گۆڕین هەیە گۆڕینی شوێن هەیە لابردن نییە بە هیچ جۆرێک ئەمە ئەو بەڵام وکو ئەوەی کە پارەی مامۆستایانی وانەبێژ حەزەکەم باسی ئەوە بکەم کە من ئێستا یەکێک لە نامەکانی مامۆستای لەبەردەستمایە کاڵێ مامۆستا محەممەد من ناتوانم بێم بۆ شوێنی خۆپیشاندانەکە چونکە 6,000 ئەم سەر بە تەکسی و 6,000 ئەو سەر بە تەکسی دەبێ بدەم و ئەمڕۆ مناڵەکەم پێی وتوم دایکە ئەو 12,000 بدایە بە نەوت باشتر بوو کە ماڵەکەمان ئەوەندە ساردە کاتۆ بۆ خۆپیشاندان من ئەمە ئەبەسمەوە بە ئەو لێدانە وەکو مامۆستا فەرمووی ئەو لێدانە لە پەروەردە و لە شەخسەتی مامۆستا و هەر ئەوەی مامۆستاتاش باسەکەمەوە کە ئەم ئیشکردنە خراپە لەسەر پەروەردە چینایەتی دروست کردووە لە ناو وەزارەتی پەروەردەیە
یعنی خوێنکاری ئێمە بە مامۆستای وتووە مامۆستا تۆ مامۆستایت یان وانە بێژیت ئەوەی پێوترە تۆ مامۆستایت یان ئەمە دەبێ لەسەری بۆستین و ئەمە خراپە ئەنی هەر ناونیشانی وانە بێژ لێدانە لە پیشەی مامۆستای وشەی وانە بێژی ئەمەی کە ئێستا ئێمە دەیکەین خێدعەیەکە لە مامۆساندراوە ئەمە وانەبێژی نییە وانەبێژیەوەی تۆ لە شوێنێکا کۆمەڵێ وانت هەیە بڕێک پارەی دیاریکرا و شایسەت هەیە پارەکەت وەرەگری حەقی وانەکەت و دەڕێتەوە بەڵام مامۆسای وانەبێژی ئێستا دەوام ئەکا لە ناو لیژنەکانی قوتابخانەکە بەشداری کۆبنەوەی دایکان و باوکانەکە پرسیار دائانێ پەیوەستە بە هەموو چونکە کەسی تر نەماوە ئەمیشە بکات لە ناو پەروەردەکەی ئەوە بەڕێوەبەرمان هەیە وانەبێژە بۆیە یەکەم زعفی ئەم مەوزوعی وانەبێژیە دروستبوونی ئەم چینایەتیە واگەر لەسەر ئاستی پەروەردەیی و لەسەر ئاستی تیۆریژ ینی ئێمە بڵێن نا مامۆسا هەمویان یەک تیمن و یەک ناون وان نییە لە ڕووی کردداریەوە وان نییە ئەو مامۆسایی بەڕێوەبەرەکان بەم جۆرە مامەڵە ناکەن ینی گرنگەوەیە چی لە واقع هەیە بۆ نمونە حتا ئەم پۆڵێن بەندیە قسەکەی منە سەرمێنێکە پێش ئێستا سعاتێک پێش ئێستا سەرۆکی ئەنجومەنی ڕاژە وتی ئێمە 1900 خوێندکارمان هەیە لە کوردستان ملیۆنێک و 900,000 خوێندکارمان هەیە لە کوردستان لەم 1,900,000 120,000 زیاتر مامۆسای دامەزراومان هەیە و 32,000 مامۆسای وانەبێژمان هەیە یعنی بە ستاندارد لە ڕووی ستانداردەوە وەزارەتی بەرودە گرفتی نییە و هەر مامۆسایەک نزیکی 15 بۆ 18 خوێندکاری بەرەکەوێت کە ستانداردە گرفتێک نییە لەوەی کە ئەم مامۆسای وانەبێژانە هیچیان زیادە نین و هەمووشیان پێویستین بەس گرفت شۆڕ ئەبێتەوە بۆ ناحی پەروەردەیی ئەگەر ئێمە وەکو نەنەرانی مامۆسایانی وانەبێژ وەکو ئەو کۆمەڵە پەروەردانی کە هەڵوێستێکی ئینسانی لەم بابەتەیە ئەنوێنن ڕێ بدەین وانەبێژی ببێ بە سیستەم ئێمە بەرپرسیارە بین بەرامبەر مامۆسایانی داهاتوو و ئەم وانەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە وەزارەتی پەروەردەش درێژکراوی ناو سیستەمێکی ستەمکارە لە ڕاستیدا کە ئەوەی ئێستا هەیە لە کوردستان ستەمکاریە ئەم ستەمە شۆڕە بێتەوە و ئەم ستەمە دەبێت بە یاسا وانەبێژی وای لێ دێ واستەی بۆ دەکرێت کە ئێستا ئێمە گلەیمان لێ هەیە ئەگەر ئێمە ڕازی بین بەوەی کە وانەبێژی بەردەوام بێ لە ڕووی پەروەردەیی و بەرپرسیاری بەردەم خوێندکارەکانمان بەردەم خوای گەورە و بەردەم ئەو مامۆسایانەشن کە هێشتا نەبوون بە مامۆسا و دانەمەزراون ئەم شەڕی ئێمە بوعدێکی پەروەردەییشی هەیە دەمانەوێت ئەمە کۆتایی بێ و مامۆسا فێری ئەوە بێ و من لە ڕێی ئەمین بەری جەنابتانەوە داوا ئەەکەم مامۆسایانی بەڕێزی وانەبێژ تۆ کە دی داوای مافی خۆتەکەی تەنیا داوای 400,000 ناکەی تۆ دی داوای شوێنگەڕانەوە بۆ ئەم وشەیە ئەەکەی کە وشەی مامۆسایەتیە و تۆ دی ئەڵی کاکە وشەکە خۆی لە ناو مەترسیدایە تۆ مامۆسای وانەبێژ هەیە لە سنووری شارباژێر 220,000 دیناری بۆ مێنێتەوە بە بەفر من ڤیدۆم لایە بە بەفر و بە ڕێگا مەسەن سیارەکان چقیوە بەشی بەرمیلێک نەوت ناکە بەجددی بەشی بەرمیلێک نەوت ناکە تۆ ئەمە ناونەوە مامۆسایەتی و دوای واشێکی بەگرێبەست باشە من مامۆسامان هەیە 12 ساڵە وانەبێژ ئەنجومەنی ڕاژە نوێ سەعات پێش ساڵێ بەشێکیان نەکرێن بەگرێبەست چەندێکیانەکەی بەگرێبەست 5,000یان 30,000 مامۆسات هەیە 6 ساڵێکی پێچێتاوەکو تۆ ئەم مامۆسایەکەی بەگرێبەست 12 ساڵی وانەبێژی هەیە 6 ساڵیش 18 ساڵ دوای 18 ساڵ تۆ یەکەی بە مامۆسایەکی دامەزراو کە من لە کۆبوونەوەکەی ئەمە بە خولی دکتۆر ئالان وتی مامۆستا محەممەد یعنی 5,000 کەم نییە 5,000 بە کەم تەماشا مەکەن کاکرێ بکرێبستم کاک دکتۆر تۆ ئەزانی ئێمە لە کەتونێتە چ قۆناغێکەوە چۆن وەزارەتی پەروەردە بەوانەبێژ و بە گرێبەست بەڕێواچێ ئێستا تۆ ینی قەنەعەت بە ئێماکی وەڵا 5,000 کەم نیە نەکاکە نەکەم نییە ئەسڵەن گرێبەست بوون کەمە بۆی کە تۆ وەزارەتەکەت بەڕێوەبەری لە هەر شوێنێکی ترە ئەم مامۆستا وانەبێژە لە مارکێتێکا وەکو شاگردێکی بەسیط ئیش بکە باشە 400,000 وەکو عەقد دەتوانێت لەگەڵ خاوەنی مارکێتەکە بیکە تۆ لە شکۆی مامۆسایەتی داوە بە ناوی سیستەمی وانەبێژی ئەو نەخۆشیەیە ئەو مۆرانەیە کە چۆتە ناو ینی فەردە و باری وەزارەتی پەروەردە و خەریکە کرمتیە کاک تۆ تاکەی ئەمە چارەسەر ناکەی ئێمە دەنگێکی دڵسۆزانەین ئەوانەی بایکۆتیان کردووە ئەو 30,000 مامۆستا وانەبێژە دەبێت حکومەت دەستیان ماچ بکە کە ماونەتەوە لە وڵاتە نەچون بە ئەوروپا ئەو چارەنووسی ئەو مناڵانیان لەبەردەسە مەسەلەکە پارە نییە کاک حەکیم یعنی هیچ کات من ئەوەندەی خەمی ئێمە
بعدە پەروەردەیەکێتی کە مامۆسای وانە بێژ دەبێت ئاگاداری ئەم نقطە پەروەردەیە بێت پەروەردەش خۆ بەگیرفانی خاڵی و ناکرێت گومانم نییە لەوەی کە قسەکە ڕاستە بەس دەبێت ئەمەش دافع بێ بۆی کە مامۆسایانی وانە بێژ هەڵوەسی خۆیان تونتر بکەن. مامۆسانی وانە بێژەوە بچین سەر مەسەلەی پلەبەرزکردنەوەش کامە جێگرەوەی کە مامۆسانی وانە بێژ گرفی دامەزراندن و کەمی موچە بەس بەعام مامۆسانی تریش مەسەلەی زوڵمێکی تریان لێکراوە پلەبەرزکردنەوەیە. هیچ شتێکە یاخودەوەی کە ئێستا دەڵێن دەبێت پێی چۆڵی میلاکات و بە پیراویستی پلەبەرز بکرێتەوە. حکوومەت شتەکانی خۆی بەڕوونی هین ناکات باز ناکات. جارە ئێمە کێشەی پاشەکەوتی موچەمان هەبوو میبیرم مێت پێش هەڵبژاردننی پێشوو بوو 4 ساڵ پێ ئێستا ئێمە لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت کۆبووینەوە وتی کاکە بێخەم بن بە دوای کۆمپانیایەکی بەخۆ ئاگەڕێن کە پاشەکەوتەکان کا بە سیستەم و لە بانقەکانەوە کەسە حساب و پارەی خۆی بزانێ وردەوری استفادەی لێ بکات 4 ساڵ پێش ئێستا ئەمە جێگری سەرۆکی حکوومەت باشە ئەوە هاتن چیان لەبێ ئەنجا تەرفیع بڵێن پلەبەرزکردنەوەیان ڕاگرت و 6 ساڵە ئێستا دیسان بەەوە مەژهوڵمانەکەوەڵا پلەبەرزکردنەوە بەم شێوە نابێت 4 ساڵ 5 ساڵ بێ ئەبێ بە لیژنە بێ و بە چالاکی بێ بەم شتانە ئەمانە هەمووی حکوومەت خۆی یاساشکێنی ئەکات ئەمانە هیچ بنەمایەکی یاسایی نیە پرسیامان لە یاساناسەکان کردووە ڕاگرتنی پلەبەرزکردنەوە شتێکی ناسایی حکوومەتی کات پاشەکەوتی موچە سیستەمێکە و شتێکی نایاسایی بۆ حکوومەت کردوێتی و بەردەوام بشە لەسەری ئەم شتانە بەڕاستی ڕۆژە لە ڕۆژان بێ ئەبێ لەمانە بپرسێتەوە کە پارەی ئەم خەڵکیان بەهادەرا و پارەی ئەم خەڵکیان بردووە لەبەرە بەڕاستی ئەم شتانە مافی یاسایی ئێمەیە ئەمەش ئێمە نابێت لە حکوومەت پاڕینەوە ئەمە مافێکی شەرعی و قانونی موچەخۆر و مامۆسایە لە پلەبەرزکردنەوە لە پاشەکەوتی موچە ئەم پاشەوتی موچە بخێتە حسابمان و حسابەکەی مەسفادی لێ بکەین چۆن ئەو لە قەرزی خۆش نابێ و خۆی خۆش نابێت لێتەوە هەڕەشەی پارەی ئاو کارەبا و چیوچیەکە لەو خەڵکە بۆ ئەو شش بڕەوا نابینێ بۆ هاوڵاتیەکانی خۆی بڵێ کاکە وەرە تۆ 20 میلیۆن لای منەوەرە لە سادە ئێمێ هەر ساڵی دە سادە هەر 6 مانگدار لە سا 15 لە سا 20 ڕاکێشە استفادی لێکە بۆ ئەوشتانە لەبەرە حکوومەت بەڕاستی لەبەری ئەڕات تا ئێستا بەڵام مەدنیە تاسە لەبەری بڕات چونکە بەڕاستی ئەمەی کە ئەوەی کە سیستەمە لە هاوڵاتێکی زۆر ئەمە چین و دووچێن نییە ئەمە بەس مامۆسا نییە بەدوانە بێژ نیستەمی دەکرێت هەموو چین و توێژەکانی فەرمانبەران موچەخۆران هەمووی حکومەت ستەمی دەکات بەڵام لەبەری بەس پەروەردە چی بەسەردێ بەوەی مامۆسایوانە بێش ئەم کێشیان هەیە بوجە نەبێ پلەبەرزکردنەوە نەبێت بینا و بەکو پێویست نەبێت تۆ ئەمجارە سەدێ دێوتە لە بێچێتە ژوور دەرس خوێنێتە خوارد کا ئیبداع و داهێنان و بەرەو پێشوون وەرەسی ئاسی زانستی قوتابی خوێنکارکە کاکە زۆر هاتۆتە دواوە وەرەسی ئاسی زانستی مامۆستا خۆی کە کاکە ئاسی مامۆستاش هاتۆتە دوا بۆ چێ مامۆستایکی ئاسوودە نییە هیچی قەنعاتی بە بابەتەکان نەماوە هەمووی گلەی هەیە هەموو نیگەرانی بێتاقەتی هەیە لە حکوومەت حکوومەت ئیتیمامی پێ نایە حکوومەت ڕێزی لێ ناگرێ وەکو پێویست لەبەر کاتی کە تۆ مامۆستا وا لێ ئەەکەی ئەم حاڵەتە دەرونی هەیە بە دەرونێکی ئاسوودەوە پەروەردە ناکە و ئەرکەکانی خۆی جەبەجێ ناکات ناتوانێت داهێنان کات لەولا بە حیزبیکردن با بۆسێکە کە بۆتە مۆرانەیەک و پرۆسی پەروەردەی وێران کردووە دەستێوەردانە حیزبیەکە دەستێوەردە حیزبەکان کۆمیتە و ناوچە و لق و مەڵبەند هەموو شتێکن لە وەزیری پەروەردە و لە مدیر عام و تەربیە و لە مدیر تەربیەکان دەستیان زیاتر ڕاوان قەرارێن چێ مدیری مەکتەبێ چی یاریدە دەربێ کێ بەڕێوەبەری پەروەردە بێ هەمووش ئەوانە ئەمانە هەمووی کارەساتە لە وڵاتەیە ئەگوزارێ گواستنەوەی مامۆستا تەداخلی حیزبی هەیە وەڵی گواستنەوە ئێستا نەماوە ئەگەر هەبێ لە مەکتەبێک بۆ مەکتەبێک بۆ یعنی هەموو شتێ بەسیترین شت ئەبێ بێ کۆمیتە و ناوچەوانە برازیل بڕای دەسەبە وەکو لەق وەکو ناوچە وەکو مەڵبەند مام لەگەڵ خوێنگاکانیش دەکرێت بەڵێ بەتاچی کۆبنەوەی تایبەتیان هەیە بڕیارەکان لێ بۆ ئانەچێت من حەز ناکەم ڕبێ ڕێزی کەم نە بەرامبەر وەزیر بڕوا هەبێ وەزیری پەروەردە مدیر عامی تەربیە مدیری تەربیە سەلاحەتی نەبووە مدیری مەکتەبێ دابنێت لە بەعزە شوێنە کۆمیتەکە کە قەراری یا فڵان کەس ئەبێ مدیر بێ هەرەوە بۆ متەمەدی لە ئەخیرا قسەی وەزیری شانشکاند و قسەی مدیر عامیش و مدیر تەربیە شانشکاندەوە سوپاس دەکەم مامۆستا نەوزاد کاتمان زۆر کەمەوە بە کورتی سەبارەت بە کوالیتی خوێندن و بەو هەموو کێشانەوە چی بەسەردەی بە کورتی بێ سوپاس دەکەم مامۆستا نەوزاد کاک حەچیم دەستخۆش بێ وەڵام من بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە کۆمەڵێک شت هەیە کە بەڕاستی کۆمەڵێک گرفتی گەورە هەن کە ئەمڕۆ بەرۆکی پەروەردەی گرتووە لە هەرێمی کوردستان داوای کە برای بەڕێزم مامۆستا عەتا ئاماژەی پێکرد مەسەلەی پلەبەرزکردنەوە کە بەڕاستی مەستەمێکی گەورەی لە مامۆستا لە فەرمانبەران دەکرێتن لە هەرێمی کوردستاندا بۆ ماوەی 9 ساڵە وەستاوە یعنی زۆڵمێکی بەڕاستی زۆر گەورە و ئاشکرا لە مامۆستایان و فەرمانبەران دەکرێت ئەبێ ئەمە بە زووترین کات حکوومەت ئەبێ فشاری لەسەر بکرێتن بۆ ئەوەی
چیتر مبهیز مبڕێک نما بۆ ئەوەی پلە بەرزکردنەوە بەو شێوە بۆ سێنرێتن ئێساش کە ماوەک بەر لە ئێستا باش لەوە کرا کە تەنها ئەوە بۆ هەندێک لەو کەسانە دەکرێت کە شایستە نازانم ئەوانە ئەو تەقیمە چۆن دەکرێت بەڕاستی ئەمەش زوڵمێکی ترە ستەمێکی ترە نەعەدالەتی بەرامبەر مامۆستایان و فەرمانبەران دەکرێت. خاڵی دووەم مەسەلەی پاشەکەوت یعنی بەڕاستی مامۆستایان حەقی خۆیانە داوای پاشەکەوت بکەنەوە چەندین ساڵ مامۆستا بەنی و موچە و بەڕۆبع موچە دەوامی کردووە ئەی باشە چی بم پاشەکەوتانە چی بەسەر دێتن بەرەوچێ دەڕوا مەسیری بەرەوچێوە دەچیتن بەڕاستی حکومەت مەشوری بخوا و مەسیریان بدۆزرێتەوە. پاشان یەک هەڵوێستی مامۆستایان کاک حەچیم بەڕێ یەک هەڵوێستی مامۆستایان هەتا بکرێ مامۆستایان یەک هەڵوێست بن بەڕاستی دەتوان مافەڕاوەکانی مامۆستایان بەرجەسە بکرێ هەم مامۆستانی وانە بێش هەم مامۆستانی میلاک بە هەمان شێوە و هەم خانەنشینیان لە ئێستادا و پاشان مامۆستانی وانە بێش بەڕاستی دەبێ هیچ مبڕێک نماوە ساڵانە نزیکەی 1600 بۆ 2000 مامۆستا خانەنشین دەبێت لە ناوەندەکانی خوێندن ئەوە 9 ساڵە تۆفی 9 ساڵی بکەبزانە و هەموو مامۆستای خانەنشین بۆ چێ لە شوێنی دانراوە تا ئێسانە کە کەس دانەدراوە بەڕاستی دەبێت بە زووترین کات حکوومەت چارەسەرێک بدۆزێتەوە. پاشان پرۆسەی پەرۆدە چی بەسەر دێتن کۆتا قسەم لە ئێستادا ئەگەر حکوومەت بە جددی ئاور لە پرۆسەی پەرۆدە نەداتەوە ئەم هەموو گرفتانە لە ناوەندەکانی خوێندن ساڵانە چارەسەری نەکاتن بەڕاستی پرۆسەی پەروەردە بەچی دەکەوێتن زۆر بەرەو دواوە دەچێت ئاستی زانستی معریفی لە ناوەندەکانی خوێندن بەڕاستی هی ئەوە نییە کە تەقیمی بۆ بکرێتن باشێکی زۆری بەخۆوە کردووە. بەڵێ سوپاسان دەکەم سوپاس بۆ مامۆستا نەوزاد عومەر ئەندامی ئەنجومەنی باڵای مامۆستایانی پێشەنگ لە هەولێرەوە هەروە مامۆستا عەتا ئەحمەد جێگی سەرۆکیەتی مامۆستایان مامۆستا محەممەد کەمال نوێنەری مامۆستانی وانە بێش سوپاسان دەکەم. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.